ڤایرۆسی کۆرۆنا لە مێژەوە بەشێک بۆ لە سیستەمی پێکاتی ژیانی دەوروبەرمان. ئەم ڤایرۆسە لە ئاژەڵدا هەبووە، بەڵام لە ئێستا دەبۆتە هۆی نەخۆشکەوتن لە مرۆڤدا. لە ڕاستیدا حەوت ڤایرۆسی کۆرۆنامان هەیە کە دەبێتە مای نەخۆشکەوتنی مرۆڤ. چواریان لە مێژەوە درکمان پێکردووە و ناسیومانێتەوە، بوونەتە هۆی نەخۆشیەکانی هەڵامەت و سەرماکەوتن. بەڵام سێی تریان بە سەختی مرۆڤ نەخۆشەخەن، لەوانە SARS، MERS کە بە سەختی پەلاماری سیستەمی هەناسەدانی مرۆڤەیەن. ئێستا کۆڤید-19 ئەو سێ ڤایرۆسە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گواستراونەتەوە و بەدیمان کردووە گۆڕانکاری بەسەر خۆیدا دەکات تا بۆ مرۆڤ بگوازرێتەوە، لە دواییدا لە مرۆڤەوە بۆ مرۆڤ ئەگوازرێتەوە. هەروەک ئێستا لە کۆڤید-19دا بینیمان سەرەتا لە ووهان لە چین سەری هەڵدا و ئێستا بۆ هەموو تەواوی جیهان. پێویستە هەموو کاتێک دەمامک دابنێن و ڕێنمایەکانی پاکوخاوێنی بگرینە بەر بەدەست شوشتن دوای ئەوەی لە بازار و دەرەوە ئەگەڕینەوە ماڵەوە. لە ڕاستیدا ئاو و سابوون کافیە بۆ دەستشتن و دەمامکیش زۆر پێویستە لە کاتی چوونە دەرەوەمان. هەر ڤایرۆسێک کە تووشی نەخۆشی ئەکات لەش جۆرێک لە ئەنتیبەدی واتە خانەی بەرگری لە دژی دروست ئەکات، تا ئەگەر ئەو ڤایرۆسە دووبارە بچێتە ناو جەستەوە شەڕی لەگەڵ بکات و لە ناوی ببات. بەڵام جاری وا هەیە لەش بە گوێرەی پێویست خانەی بەرگری لە دژ ڤایرۆسەکە دروست ناکات، هەر بۆیە مرۆڤ دووبارە بە هەمان ڤایرۆس نەخۆشەکەوێتەوە. ئێمە لە هیندستان ئیستا پلازمای نەخۆشە چاکبۆکانمان بەکارهێناوە بۆ چارەسەری نەخۆشەکانی تازەی ڤایرۆسی کۆرۆنا. تا ئیستا ئەم ڕێگەیە تا ڕادەیەک دەرئەنجامی باشی هەبووە. بۆیە تا ئیستا نازانێت بە تەواوی ئەگەر نەخۆشەکە دووبارە پەتای کۆڤید-19 بگرێتەوە یاخۆت نا. تاقیکردنەوەی زۆر لە سەرانسەری جیهاندا بەڕێوە ئەچێت کە بۆ تێکرایی دنیا گرنگە. بە جۆرەی WHO ئێستا 300 تاقیکردنەوە ئەکرێت و کارێکی زۆر لەسەر دۆزینەوەی ڤاکسین کراوە، بەڵام تا ئێستا نەگەیشتونەتە دەرەنجامیتەوە. بەڵام لە ڕاستیدا زۆر گرنگە، زۆر سەرچاوە خراونەتە گەڕ و زۆر هەوڵدراون. من گەشتبینم لە کۆتاییدا دەگەین بە دۆزینەوەی ڤاکسینێک. ئێستا لە زانکۆی ئۆکسفۆرد خەریکن، بەڵام دەبێت سەرەتا بەباشی تاقی بکرێتەوە و ئەوەش ڕەنگە چەند مانگ و یا چەند ساڵە بخێنێت، چونکە ئەبێت وریابین نەکا مەترسی لەسەر مرۆڤ لە سوودەکانی زیاتر بێت، وەک دەرمانەکانی تر کە ئێستا خەریکن تاقیکردنەوەیان لەسەر دەکەن بۆ سەر نەخۆشەکانی کۆڤید-19.